هەموو ئەو مناقەشانەی کە کردمان گەیشتینە ئەو ئەنجامەی کەوا بەڕاستی مەسەلەی پیادەکردنی لامەرکەزیەت کە یەکێکە لە دروشمەکانی یەکێتی ئیشی جدی بووەکە چارەسەری زۆر لە کێشەکانی ئێمە. چەند ڕۆژێکە بەنداوی بەڕێوەتی بەنداوی دوکان کارمەندەکانیان بەهۆی نەبوونی موچە ماوەی 4 مانگە موچیان وەرنەگرتووە لەگەڵ بەڕێزیان سەردانی بەڕێوەتی بەنداوی دوکانمان کرد لەگەڵ لێپرساوی بەشەکان و بەڕێوەی بەنداوە کۆبینەوە و بەڕێزیان گوێی لە داواکاری و کێشەکانیان کرد و خۆتان نەزانانی کێتی نیشتیمانی کوردستان حیزبێکی سەرەکیە لە پێکەندەری حکوومەتی هەرێمی کوردستانە و سەردانی بەڕێز کاک جەزایش دەور و ڕۆڵ و کاریگەری خۆی هەیە لەوەی کە بتوانێت کێشە و گرفتەکانی حکوومەت و فەرمانبەران بگەێنێتە شوێنی خۆی. لە چەند ڕۆژ ڕابردوودا گرفتێک هەبوو لە مەسەلەی موچە و امتیازاتی ئستافی بەنداوی دوکان و لە کارەبای وێزگەی کارەباکەش گرفتی تەکنیکی و سیانە و بەرەو پێشبردن هەیە. بەڕێز لێپرساوی مەڵبەند کاک جەزای سەیمەجید تەشریفی هێنا و لە نزیکەوە جوۆی بۆ تەواوی بەڕێوەبەر و ستاف و کارمەندان گرت بەو هیوایی ئێمە وەکو حیزب کە مەبەستمانە حکوومەت باشترین خزمەتگوزاری و پێشکەشی هاوڵاتیان بکات هاتوین پشتیوانی دام و دەستگاکانی حکوومەت بین.